دوای ڕەزامەندی حکوومەتی عێراق بۆ ناردنی 400 ملیار دینار، هەژدە پەرلەمانتاری کوردستان داوا دەکەن دوای جەژن ڕاستەوخۆ دەست بە دابەشکردنی موچەی مانگی شوبات بکرێت. لە ڕاگەیەندراوێکدا هەژدە پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکێتی و یەکگرت و ئازادی و سەر بەخۆکان ئاماژە بەوە دەکەن دەبێت ڕاستەوخۆ دوا بە دوای جەژن 400 ملیار دینارەکەی بەخدا لەگەڵ داهاتی ئەم مانگەی نەوتی هەرێم و داهاتەکانی ناوخۆ بۆ موچەی مانگی شوبات سەرف بکرێت. ئەو هەژدە پەرلەمانتارە ئەوەش دەخەنە ڕوو نابێت دابەشکردنی موچەی مانگی شوبات هاوشێوەی ئەم مانگە دوا بخرێت، چونکە چیتر موچە خۆران بەرگەی بارگرانی دۆخەکە ناگرن. ئەوانیش لای خۆشیەوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان هۆشداری دەدات لە دابەش نەکردنی 400 ملیار دینارەکەی بەخدا. عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاند وروژاندنی بابەتی قەرز لەلایەن هەندێک بەرپرسی حیزبیەوە کە گوایە حکومت بۆ موچەی ئەم مانگەی موچەخۆران کردوێتی لەم کاتەدا کە بەغدا بەنیازە بڕی 400 ملیار دینار وەک موچەی مانگی نیسان بنێرێت خەتەرناکە و پاساو دروستکردنە بۆ ئەو کاتەی کە پارەکەی بەغدا گەیشت تا نەیدەن بە موچەی موچەخۆران و بڵێن داومانەتەوە بە قەرز. پەرلەمانتارێکی عێراقیش لەبارەی دۆخی خراپی هەرێمەوە دەڵێت دۆخەکە کەوتۆتە لێواری هەڵدێرێکە و زەنگی تەقینەوەیەکی جەماوەریان لێوە دێت وە کەسیش ناتوانێت پێشبینی عاقیبەتەکەی بکات. شكرا سيد الرئيس. کاو محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق ڕاگەیان لە سەردەستی بازرگان و مافیاکان و سیاست و حیزبایەتی هەرێم وەک ئابووری لەژێر ڕادەی ئیفلاس بووندایە وەک پێگەی سیاسیش بە تەواوی لاواز کەوتووە. پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا بۆ ئاستێکی هێندە نزم دابەزیوە کە دانوستان بۆ ناردنی تەنها موچەی مانگێکی هەرێم و دانانی کەسێکی دیاریکراو بە وەزیری دەرەوە بکرێت. لە ڕووی پەیوەندی ناوخۆیی هێزە سیاسیەکانەوە لەو پەڕی گرژی و بێمتمانەییدایە بۆشایی نێوان خەڵک و دەسەڵات یەکجار بەرفراوان و خوڵ بۆتەوە. ئەو پەرلەمانتارە باز لەوەش دەکات پێی وایە هەرێمە 29 ساڵیەکە کۆتاییەکانی دوایین چارەگی تەمەنی خۆی بەڕێ دەکات. کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای ڕاگەیاندنیەوە بانگەشەی بنیادنانی کوردستانێکی بەهێزی دەکرد کەچی ئێستا موچەی موچەخۆرانی لە کاتی خۆیدا پێدابەش ناکرێت.